وەڵام کە زۆر گرنگە. ساڵانە حکوومەتی تورکیا وەک ئاماژەم پێکرد پێویستی بە 49 ملیار متر سێجا گازی سروشتی تا 50 ملیار متر سێجا گازی سروشتی هەیە بەس تەنیا بۆ ناوخۆی وڵاتەکەی خۆی. ئەم ڕێژە زۆرە لە گازی سروشتی تا ئێستا نەیتوانیوە حکوومەتی تورکیا لە ناوخۆی وڵاتەکەی خوایە یەک دڵۆپە گازی سروشتی بدۆزێتەوە. هەرچەندێ لە ماوەی ڕابردوو سەرۆکی ئێستای تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان بانگەشەی ئەوەی کرد کە لە دەریای سپی ناوەڕاست لە دوورگەکانی نزیک قۆبڕۆسی تورکیا کە قۆبڕۆس خۆمانەزانین دابەش بۆ بەسەر یۆناان و تورکایە بەشێک گازی سروشتیان لە ژێر دەریا دۆزیێتەوە بەڵام تا ئێستا ئەمە نەسەلمێنراوە. تورکیا لەم ڕێژە بەرزە لەم پێویستیە بەرزەی گازی سروشتی بە ڕێژێکی ئێجگار بەرز پشت بە چێوە بەستێ پشت بە هەرێمی کوردستانە بەستێ. یعنی تورکیا تەنانەت ئەو قۆناغەشی تێپەڕاندووە بێگەڕانەوە بۆ حکوومەتی عێراق هاتووە ڕێکەوتنێکی 50 ساڵی لەگەڵ هەرێمی کوردستانە ئیمزا کردووە تەماشاکەی بۆ دابینکردنی گازی سروشتی. اینجا من ئەمەوە باسی لێرەیە باسی نابۆ کۆ بکەم. هەرێمی کوردستان ئەتوانێت لە ڕێگەی ئەم پرۆژەی لە ڕێگەی تورکیاوە گازی سروشتی هەناردەی وڵاتانی ئەوروپا بکات. ئەتوانێت هەرێمی کوردستان سێر ئەم داتا گرنگە بکە. هەرێمی کوردستان ئەتوانێت بە تێکڕای ئەو گازەی احتیاتی گازی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەتوانێت لە 6 گازی سروشتی هەموو ئیتیحادی ئەوروپا دابینکە. بەڕاستی ئەمە ڕقمێکی زۆر دڵخۆشکەرە بەنسبەت هەرێمی کوردستان. لە پێداویستی ناوخۆ زیاترە و دەتوانێت هەناردەی وڵاتانی نەک هەر لە پێویستی ناوخۆ زیاترە بگرە لە ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستانە تا ئێستا نەمانتوانێت ئیسفادەی لێ بکەین جگەل لە 400 ملیۆن متر سێجار ڕۆژانە بۆ کۆمپانیای دانا ئیسماعیل لە چەمچەماڵ بۆ ئەوەی کە وێزگەیەکی بەرهێنانی کارەبایە و بەشێکشی بۆ هەولێرە ڕوا ئێمە بەستەنیا ئەم ڕێژە کەمەمانتوانی و ئیسفادە لێ بکەین کە نەمانتوانی و کێشەی کارەبا تەنان لە ناوخۆی وڵاتەکەی خۆشمانە چارەسەر بکەین. بۆیە مەوزوعی گازی سروشتی لە ڕاستیە مەوزوعێکی زۆر تێکڵاوە لە ڕاستیە پێویستی بە چەندین بەرنامەی جیاوازێ بۆی کە ڕوونەوە بکرێ. باسی کارەبامان کرد بەداخەوە کە من پرۆژەی نابۆ کۆم جێش بەڵام ئەمە گرنگە زۆر. حکوومەتی عێراق تەماشاکەی ساڵانە نزیکی 40 ملیار دلار ببوورە تا ئێستا 40 ملیار دلاری سرف کردو تەنیا بۆ چاکردنی کارەبا لە وڵاتی عێراق بەڵام تا ئێستا کێشەی کارەبا لە عێراق هەیە. تەماشاکەی ئێستا بەپێی بە دوواداچوونەکان ئەوەی کە لەگەڵ مامۆستا بێستوو ناکردومانە تەماشاکەی پێویستی بە نزیکی 30 ملیار دلاری ترە بۆ ئەوەی کە کێشەی کارەبا لە عێراق چارەسەر بکە. ئەگەر چارەسەر بکە ئێستا ساڵانە حکوومەتی عێراقی نزیکەی 3 بۆ 4 ملیار دلار ڕەوانەی وڵاتی ئێرانەکات بەس بۆ ئەوەی کە گازی سروشتی لێ بکڕێت. تەماشا بکە ئێمە لە هەرێمی کوردستان 5.6 ملیار متر سێجا گازی سروشتیمانی ئێمە تا ئێستا یەک دڵۆپە گازی سروشتیمان بە حکوومەتی عێراقی نەفرۆشتووە. ئەمە تا ئێستا بۆ لەبەر هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە بەهۆی ئەو پەیوەندی خراپەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی لەگەڵ وڵاتی عێراق. ئێمە ئەتوانین سوود لەم مەواردە تەبیعیە باشە وەرگرین ئەتوانین پەیوەندێکی باشتر دابینکەین. حەزەکەم بگەڕێەوە بۆ نابوو لەک چرکەیە زۆر گرنگە. بەڵێ بەسەرچاو لە ماوەی ڕابردوودا لە چەند ساڵی ڕابردوودا پرۆژەیەکە بوو کە پێویست بوو هەرێمی کوردستان لەگەڵ کوردستانی سووریایە یەکان گیر بکرێت. ئەمە بە پرۆژەی جۆ بایدن ناوەبرا لە ڕاستیە کە ئێستا جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا چەند ساڵێک پێش ئێستا ئەم دەنگە هەبوو کە ئەم دوو کوردستانە لە یەکتر نزیک بکەنەوە لە ڕێگەی ئەم دوو کوردستانەوە گازی سروشتی هەرێمی کوردستان بنێرنە نابۆکو و لەوێ بینێرنە وڵاتانی ئەوروپا. ئەگەر دەنگێک هەبێ بۆ سربەخۆیی هەرێمی کوردستان کە بەداخەوە هەموو ئەمانە کاتی نییە لە ئێستاە بەڵام تاکە شتێک کە هەرێمی کوردستان بەرێتە سەر نەخشەی عالەمی بەدڵنیاییەوە پێتەڵێم بۆ چەندین ساڵی تر گازی سروشتیە بێ. بۆیە هەرێمی کوردستان ئەگەر بیوێ ببێ بە دەوڵەتێکی باش ئەبێ خاوەن ئابووریکی باش بێت ئەبێ لە دوای ئابووری باش بازارێکی باشێ بێ بازار ئابووریەکەشی بە بەکارخستنی بەپێی زانستی ئابووری لە یەکەم دێڕی زانستی ئابووریە بەکارخستنی دەرامەتە ئەم دەرامەتانی لە ناوخۆی وڵاتەکەمانەیە و زانستی ئابووری پێماڵێت دەرامەتەکان دەگمەنن لە ناوەچن. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ لەتیف مامۆستای زانکۆ. زۆر سپاس بۆ بەڕێستان.